لەسەرم بابەتە کارکردنی منداڵان وە گرنگی پێدانیان دەوەستین وایە میوانمان لەگەڵا بەڵام ئێستا نەبێتە جێش سەرنجیەوە بڵێن ئەم هەموو جەمەدانیە جوانە ئەمە یەکێکە لە سمبولە جوانەکانی کوردبوونمان جەمەدانی جا بە هەموو ڕنگ و شێوازەکانی لە میوانە قۆزەکەشمان منداڵی ئەویش هەمان جل و بەرگوست ئەوە هەر یەکسەرسم بە سپراس پیشانی بینەری بین چەند جوانە بەخێر بێن بەخێر هاتن ئێمە کارەکەمانە بەستینەوە بە هەم پیشەیەکی جوان و هەم قسە لە سەر بابەتەکەکەین کە وەکو هەکار ئاماژەی پێکرد لەسەر کارکردن و بەرەنگاری ئەو تونند و تیژە بینەوە کە بە منداڵانەکرێ و هەردوو بابەتەکە ئایا مناڵکە پێویستە فێری پیشەیەک بێەوە لەگەڵەوەشدا بۆیە میوانداری ئەم دوو میوانە بەڕێزەمان کردووە بەرزنجی لەکراوی پاک واتە هیدایەت ئەمیش منداڵێکی بەهرەمەندە زۆر بەخێربێ بەخێر هاتن مامۆستا بەخێربەی چێتۆ بەخێربەی باشی ئەیە بەخێر هاتن مامۆستا لەگەڵ هەکار زۆر لەسەر و بابەتە حەزمان کرد چڕبینەوە قسەی زیاتر لەسەرەوە بکەین کە بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵان ئێستا لە چه ئاستێکدا و ئێوە چیتان کردو بۆی کە کاتێک منداڵ کاری پێکرێت یاخود دووچاری توندوتیژی جەستەی و سێکسیژ نەبێتەوە بێگومان بەپێی داتاکان کە ئێن ساڵانە ئامادەی دەکات و ڕێکخراوەکانی وەکی نووسکۆ و یونیسێف و ئەوانە کاری پێ دەکەن ساڵی 2022 160 ملیۆن منداڵی ئیش پێکەر هەیە لە جیهاندا کە نیوەی ڕێژەکەی بەداخەوە کچانن منداڵی کچن نزیکەی 60 ملیۆن منداڵی کچ لە سەرانسەری جیهان لە خوارد تەمەنی ڕێگە پێدرا و ئیش دەکات و ئیش باشە لە کوردستانی شەر کچان زۆرترن بێگومان ئەوە بەگشتێ لە 160 ملیۆنەکەیە پتر لە ئەفریقیا و لە ناوەڕاستی ئاسیا بەڵام لە کوردستانیش بەڵێ بینیمانە ترافیکەکان و شوێنە گشتیەکان و کلینیسفرۆش و کچانیشی تێژە بڵێ ئەمستا ئێستا لە کوردستان داتایەکە بە شێوازەکە داتاتان لەبەردەست داتاکان گۆڕانکاری بەسەردا گۆڕانکاری بۆ نمونە ئەم ئاوارانەی کە لە هەرێمی کوردستان دەژین بە تایبەت ئەوانەی ناوەڕاست یاخود ئەوانەی کە لە سووریاوە هاتن لە نێوان مانگێک بۆ مانگێکی تر لە نێوان چەند مانگێک ڕەنگە دەگەڕێنەوە زێدی خۆیان یان شوێنەکان جێدەهێڵن یان بۆیە داتاکان ڕاست نین ئەوانەی کە تا ئێستا بڵاو کراونەتەوە ناتوانین پشتی پێ ببەستین بەڵام دەتوانین بڵێن لە زیادبوونیان لە کەمبوون لە زیادبوونە بەداخەوە لە زیادبوونە منداڵی ئیش پێکرد بێگومان بەهۆی بارودۆخی سیاسی بارودۆخی شەڕ بارودۆخی ئابووری ڕێژەکە لە زیادبوونە و دواتر دەبیتە نەریتێک دەبیتە جۆرێک لە نەریت چونکە ئێمە مرۆڤ دڵمان بە منداڵێک دەسووتێت کە لە شەقامێکی گشتی دەبینین بۆیە ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی دایک و باوکەکان و خانەوادەکان و تەنانەت هەندێک شوێن وەکو کۆمپانیاچی لێ هاتووە ئیش پێکردن بە منداڵ وای لێ هاتووە وەکو کۆمپانیایە کاری پێ دەکرێت کۆمەڵێک منداڵ خەڵکانێک سەرپەرشتی دەکەن تاعاتوفی خەڵک و سۆزی خەڵک ڕادەچێشن لەسەر شەقامەکان بۆ ئەوی کاری پێ بکرێت بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی و ڕێپاک ساڵانە ئەم یادا منداڵانی سەر شەقام یان یادی ئیشپێکردنی منداڵان کە دوانزەی هەموو مانگی حوزەیرانە دەمانەوێت بەبیر خەڵک و بەبیر حکوومەت و بەبیر خۆشمانی بهێنینەوە کە ئەم یادا ببێتە هۆی ئەوەی ڕێژەی منداڵانی ئیشپێکەر ئەگەر نەتوانی کەمیشیکەینەوە ڕێکی بخەین ڕێخستن چەند جۆرێک دەکرێت ئێمە ئەم ساڵ کە چالاکیەکمان هەیە لە باخی شار دوای کاتژمێردا دەکرێت ئێمە منداڵان لە ژێر چاودێری کەسانی نزیک لە خۆیان کار بکەن جا ئەمە باسی وت کرد کەواتە نمونەیەکمان هەیەویش چەتوویە کە نمونەی ئەو منداڵەیە کە لەگەڵ باوکی کارەکات مامۆستا پێشەوەی پرسیارە یاخود گرنگەکە لە تۆ بکەم کە چالاکیەکەتان ئەمڕۆ چییە پێم خۆشە ئەم منداڵە جوانە کە ئەمڕۆ هەر تایبەتە بە ئەوان قسەی لەگەڵکەم لە کێوە کارەکەیت لە 2022 ئەیکیان بوو خوو تەمەنە تەواوە لە چەند ساڵیەوە دەست پێ کردووە لە دەوری 10 ساڵیەوە باشە ماوەیەکی کورتە ئیشەکات لەگەڵ باوکت ئیشەکەی وایە چ کاتێک ئیشەکەی کاتێک مەکتەبم تەواو بوو ڕۆمەکەم بابم دەرەوەکەنە من ئیشم لەگە بکەم فێر بوویە و جەمەدانیانە بەستی دەزانی بیفرۆشی یان ئێستا ئەگەم مشتری بم بڵێم کاک چەتۆ ئەو کڵاوم پێ جوانە بەڵام نرخەکەی زۆرە دەزانی قەنەعەت بە من بینی باوەڕم پێ بینی کەم کڵاوت لێ بکڕم چۆن چم پێ دەڵێ
دەرم خاتری تو خاتر دەگرم خاترم دەکەی باز دەکەی مواصفاتەکەی بەو شێوازەیە جوانە کە لەسەر دەکەم ئەو زۆر لێت جوانە ئەی جۆرەکانی وەلی پێنجم وەلی پێنج دەتوانیت جەمەدانی بەستی دەزانی بەڵێ یان ئێستاوە بە خۆت بەستیتیان باوە با بنەی بەستم بەس باش هەنمونێک مەسەلەن جەمەدانێکمان بۆ بەستە باشە ئەو تاقیکردنەوە نەبی ها سیقەمان بە قسەی تو هەیە بە پێی شێوەزار بە پێی شێوە شێوە با بڵێن ناوچە جیاوازەکانی کوردستان شێوەکەش دەگۆڕێت بەڵێ وایە بەڵێ ئەمە لەم ماوەیە فێربووی بەڵێ باشە تا تۆ ئەمەمان بۆ دەبەستی پرسیار لە مامۆستا بکەین باس لە چالاکێکم ڕۆمان بۆ باسکە مامۆستا ڕێکخراوی ڕێپاک ساڵێک پترە ئەم ڕێکخراوە ئاستی هەرێم با بڵێن دامەزراوە هەوڵ دەدات منداڵانی سەرشەقام بگەڕێنێتەوە نێو دنیای خوێندن دنیای ڕنگ دنیای جوانی ئەمڕۆ پارساڵیش بە هەمان شێوە هەوڵماندا کە منداڵان دابڕاون لە خوێندن منداڵی ئیش پێکردا دەبڕێت لە خوێندن ئەگەر لەژێر چاودێری خانەوادەکەی نەبێت ئەگەر لەژێر چاودێری کەسانێک نەبێت کە دڵی پێبستێ بۆیە هەوڵمان داوە ئەو منداڵانەی کە لە شەقامی یاخود لە ناو بازار و لە شێخەڵا کار دەکەن ئەمڕۆ بەشێکیان دەهێنین لە باخی شار هیچ نەبێ ئەو چەند کاتژمێرە لەبەر تیشتی ڕۆژ نابن و ئێمە لەگەڵ ڕێکخراوێکی تر کە ڕێکخراوێکی منداڵانە گروپی لە نیا بۆ ئەسب سواری لە نیاش منداڵێکە کە ئەمڕۆ لەگەڵمان دەبێت کچێکی ئەسب سوارە لەژێر چاودێری خانەوادەکەی کار ناکات بەڵام ئیشێکی جوان دەکات کە ئەسب سواریە ئەوانیش دێن هاوکارمان دەبن ئەو منداڵانە ماوەیەک لەگەڵ ئێمە دەبن و ڕێنماییان دەکەین ئەگەر ئیشیش بکەن بتوانن لەگەڵ خانەوادەکانیان کەسێکی نزیکیان بۆ ئەوەی نەچەوشێنەوە لەسەر شەقامەکان باشە مامۆستا ئەمە تەنها ڕێگە چارە نییە بۆ بەرەنگاربوونەوەی ئیشپێکردنی منداڵان بۆ لە بەرۆی زۆربیان وەکو لە راپۆرتەکەی هاوکارم دیار بینیمە یەکێکیان ئاماژە بێەوەیە کە باوکی لە زیندانە کەواتە منداڵە ناتوانێت لەگەڵ خانەوادەکەی کار بکات و ناچاریش بووە ئێوە چیتان کردو بۆ ئەمانەوەکو ڕێکخراوەکە هەوڵتان ناوە چۆن یارمەتی خێزانەکەی بن بۆی کە ئەم منداڵە ناچار نەکەن ئەو کارە بکە ئەوەیان پلانێکی زۆر باشی پێویستە و هەوڵمان داوە لە ئەو قوتابیانەی کە لە خوێندن دابڕاون و ئێستا ئیشکردن ئەفری دەستخۆش چەند جوان دروستی کرد کە ئێستا ئیشکردن ئەو منداڵانە هەوڵ بدەین جارێشتر بگڕێنەوە خوێندن بەڵام دەبێت دەعمی مادی خێزانەکان بکرێ بکو جەنابە دووچێت واروها ئێمە بیرۆکەیەکی ترمان هەیە چۆن حکوومەت شوێنێکی تایبەتی هەیە بۆ ئەو منداڵانەی کە بێ سەرپەرشتن دەکرێت وەرشەی تایبەت بکرێتەوە بۆ ئەو منداڵانەی کە پێویستیان بەکار و پێویستیان بە پەیداکردنی پارەیە بۆ بژێوی ژیانیان واتە چەند کۆمپانیایەک بەڵام بە پێی ڕێنمایی چونکە منداڵ لە خوار تەمەنی 18 ساڵی نابێت کار بکات بە پێی ڕێنمایی چەند کۆمپانیایەک بتوانن یارمەتی خێزانەکان و منداڵەکانیش بدەن هەر ناهاوینان فێری ئیشکردنیان بکەن فێری من بیرمە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە پرۆگرامی خوێندن لە بەتایبەت لە پۆلی 7 و 8 و 9 کچان بابەتی ماڵداریان هەبوو کتێبێکمان هەبوو بەنای ماڵداری هەمومان فێرەکراین بەشی پراکتیک ئیشوکاری کێک دروستکردن و تەنانەت چنینی کڵاو بیرمە ئێمەش لە ناوەندی پیشەسازیمان هەبوو وەرشەمان هەبوو وەرشە هەبوو بەشی کارەباتی هەبوو سیرامی ینی فێری کاری دەکردی پیشەی دەکردیت بۆ ئەوەی ئەگەر هات و زروفێک و بارودۆخێکی ناموار هات تۆکو منداڵێک بتوانی ئیش بکەیت یارمەتی خانەوادەکەت بدەیت لە ماڵی خۆتا بتوانی لە ماڵی خۆت دەتوانی پێویستە لەو سەردەمی تەکنۆلۆژیا دەتوانین لە ماڵی خۆت پێیجێک دابنێ ئەو کارانەی کە دروستی دەکەی بیفرۆشیتەوە بۆیە دەکرێت حکوومەت لە ڕێگەی دروستکردنی سنتەرێکی تایبەت بۆ فێرکردنی منداڵان بە هەر ئیش و کار و پیشەیەک بێ یارمەتی ئەو خانەوادانە بدات کە پێویستە منداڵەکانیان کار بکەن پێم خۆشە منداڵان خۆیان کاریگەریان هەبێ لە قسەکردن لەسەر ئەو معاناتانی هەیەە چەتۆ کە مناڵێکە بینی لە دەرەوە دەستی خۆش پێەوە لە بیرمان کرد دەستخۆشی لێ بکەین چەند جوان خەریکی هەر بژیت زوو فێری پیشەکە بووە چەتۆ کاتێ مناڵێکە بینی لەسەر شەقام کارەکە بە شێوەیەکی خراپ زۆرجار ئەزێتێ بێ لە بەرگەرماکەیە هەوڵەیت هیچیان پێ بڵێیت یان لێرەوە ئەتوانی هیچیان پێ بڵێ بۆ مناڵانە بۆ خێزانانە بەڵێ زۆر زەخت لە خۆی نەکاتە سەر بەڵام با ئیسی بکە لەگەڵ چێ کار بکە زیاتر باشە چەتۆ
یان لەگەر باوکی یان لەگەر خاری مامی لەگەوانە ینی لەگەڵ کەسە نزیکەکانی تاوەکو منداڵە زیاتر لەگەڵوان کار بکە باشترە نەک تەنیا بڕۆ لەگەڵ کەسانی نەناسرا بڕوا کار بکە وایە ئەی لەسەر شەقام ئەوانە بە بڕوای و کار بکەن یان باش نییە لەسەر شەقام ئەوە دەبتە حەزەکەی خۆی یان بەتەنی حەزی لێ بەتەنی ئیشەکەی خۆی بکە یان لەگەر ئەگە باشتر لەگەر خاروانە لەگەر خاروانە ئیشەکەی خۆی بکات زۆر باسی خاڵت دەکەی زۆر خۆشت دەوێ ئەدیک سەبە ببوورە کاکە چەتۆ بە ناوی هونەرمەند چەتۆ هین کراوەتەوە کاک چەتۆ حەسەن پێم وایە هەر بەو ناوە ناونراوە تەمە درێژبی ناوداربی کەسایەتێکی نزیکە لە بابشی بۆیە بە ناوی مامۆستا چەتۆ کراوەتەوە دیارە پەیوەندێکی باشەیە لەگەڵ خانەوادەکەی ئەوەش بەختەوە چەتۆ حەزت لەم پیشەیە بوو یان لەبەرەوەی کە خانەوادەکەت ئەم کاراکەن تۆش ئەبوو فێر بیت حەزە لە هیچ ئیشێکتر نەبوو؟ بابم پشتی گرتم گوتی وەرە فێر دەکەم زۆر لەگەرم بووە ئەگەر بابم نەبێ ئێستا نەتانێ و دوو قڵێ بەستم ئەو مامۆستایانە بەست نەمزانی ئەمە مامۆستانی ئاینیەوە فەقەیانی وانە دوکان دەبی بەس بابانی فێر کرد وتی وەرە بە گەورە بینەکەوەکەن دەستی کەس شێوازەکان دەزانی وانە هەمووی دەزانڵوت بەست عادی لە جلی کوردی شارەزاییت چ پشتێنێک یاخود پشتیەک جوانە لەگەڵ کامە ڕنگ و کامە دیزاین و ئەوانش دەزانی بڕەکەی لە دەزانم زۆر یە نازانم ینی ئەوە هێوا شێوا شارەزابوونی دەی وەکو بابت چەند ساڵەکی دیکەوە نیە تەمەند درێژبی ئینشاڵڵا کاکە چەتۆ کاکە ئومێد ڕێکخراوی ئێوە لە ڕووی هۆشیاریەوە چیتان کردووە؟ وەکو گوتم ساڵان ئەویادە دەکەینەوە و هەوڵیش دەدەین لە قوتابخانەکان چونکە ڕێکخراوێکە پەرە بە بواری کۆمەلگا دەدات یاخود بە کۆمەلگا دەدات بەگشتی هەوڵ دەدەین لە قوتابخانەکان ئەگەر قوتابیەک کێشەیەکی تایبەتی هەبێ و ئێمە ئاگادار بین بتوانین لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر یان لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکە یان ڕێنمایی کار هەن ئێستا لە قوتابخانەکان بتوانین ئەو کێشەیە بۆ چارەسەر بکەین جا کێشەکە مادی بێ یاخود پێویستی بە لایەنی ڕۆشنبیریەوە هەبێ یان ئەو منداڵە زۆر جار تێگەیشتنی خراپی هەیە بەرامبەر قوتابخانە بەرامبەر دایک و باوک یان هەر کێشەیەکی تری خێزانی بە پێی توانە بتوانین چارەسەری بکەین کە ئومێدیمە ئەوەیە لە داهاتوو بتوانین ئەو ڕێکخراوە زۆرترین ڕۆشنبیری پەروەردەی بڵاو بکەینەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان باشە چیتان کردووە لەسەر ئاستی منداڵان بۆی کە ئەگەر خێزانەکەشی لەگەڵی نەبێت خۆی ئەوەندە هۆشیاری هەبێ ئەگەر کەسێک ویستی دەستدرێژی جستەی یا سێکسی بخاتە سەر ئەم منداڵەت پەیوەندی بەکیەوە بکات و چۆن بەرەنگاری ئەو کەسە بێت و یاخود چۆن دیفاع لە خۆی بکات زۆر جار لە ڕێگەی هەم ڕێکخرا و هەم لە ڕێگەی کەسانی تریشەوە هەوڵ دەدەین منداڵان بەڕێ ئەو ئاراستەیە ببین کە نەچنە هەموو شوێنێک چونکە ڕەنگە منداڵ بچووکە کە گەیشتە شوێنێک کە شوێنی تاوانە ڕەنگە نەتوانێت پارێزگاری لە خۆی بکات لە هەر کۆمەلگایەک لە کۆمەلگاکان بێ منداڵ ناتوانێت پارێزگاری لە خۆی بکات بۆیە وا باشترە ئێمە ڕێنماییان بکەین و ڕۆشنبیریان بکەین کە نەچێتە هەموو شوێنێک و لەگەڵ هەموو خەڵکێک نەچێت بە تایبەت ئەوانەی کە ئیشپێکردی لە بازارن با بڵێن هەمباڵن بە عەرەبانەکانیان لە شێخڵا کار دەکەن ئەوان زۆر جار ڕێنماییان دەکەین بە تیم دەردەچین یان بە تەنیا دەچین ڕێنمایی ئەوەیان دەکەین کە نەچنە هەموو شوێنێک لەگەڵ هەموو خەڵکێک کار نەکەن تا بکرێت کۆمەڵ بن بە گشتی ئیش بکەن بێکەوە کار بکەن یان لە شوێنە گشتیەکان ئیش بکەن و نەچنە هەموو شوێنێک ئەمە دەکرێت سەرەتاترین هاوکاری بێ کە ئێمە بکەین چونکە بەداخەوە هێلی گەرممان نییە ئێمە وەکو وڵاتان هێلێکی گەرمی تایبەتت هەبێ بۆ بابەتە کە زوو تەدەخول بکە زوو بتوانێت ئەو منداڵە بپارێزێ و بە پێی پێویست برایانی ئاسایش برایانی پۆلیس هاوکارن لەو بابەتە بەڵام ڕەنگە نەتوانن لە هەموو شوێنێک ئامادە بن ڕەنگە نەتوان لە هەموو کاتێک تەدەخول بکەن مامۆستا بەرزنجی لە ڕێکخراوی ڕێپاک زۆر سپاس بۆ تۆ سپاس لەگەڵ ماموەکو نمونەی منداڵێکی جوان ئەم شێوازە کارکردنش سەرەتا بەر لەوەی کاکسە تۆش بینی من پشتڕاستم کردو پێم وایە بەم شێوازە گونجاوە کاتێک منداڵێک لەگەڵ باشی کار دەکات و نابێتەوە هۆکارێک بۆی کە خوێن نەکەشی ڕاستە هەم منداڵەکە پێی خۆشە و فێری پیشەیەەکە بێ ئێوەش هاوڕابوون لەگەڵمانە نمونەیەکی باشویشە و خوێندنەکەشی دەکە سەرکەوتو بیچێتەوە بە هیواین کە هاوڕێ و هاوتەمەنەکانی تۆش بە هەمان شێوە بتوانن پیشەیەک فێر بن لەگەڵەوەشدا خوێندنەکان تاو بکەن زۆر سپاس بەخێر هاتن دووبارە بەخێر بن